بۆ خۆتان دەزانن کە دوێنێ لە هەواڵێکی دڵتەزێن کە بڵاو بۆیەوە لە ناو خەڵک ئەویش ئەوە بوو کە دوو برا بە یەکەوە خنکاون لە کانیماران. ئەمە دەنگە و هەواڵێک بوو کە ئەمە یەکەمین جاریش نییە هاوڵاتیان دەیبیستن و بەشێک لە گەشتیاران لە چەم و ڕووبارەکان ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە زۆر جار ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە کەویش خنکانە. بابزانین هۆکارەکانی ڕووداوەکانی خنکان لە ناوچە گەشتیاریەکان بۆچی دەگەڕێتەوە و ڕێنمایەکان چین؟ سەبارەت بەمە لەگەڵ یونس قادر بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران گفتوگۆ دەکەم. ئەم کاتت باش بەڕێز یونس، دەمەوێت سەبارەت بە وردەکاری ڕووداوەکەی دوێنێ چی هەیە، بەکوێ گەیشتون و ئایا تەرمی دووهەمین برا دۆزرایەوە یاخود نا؟ سەبارەت بەوە سەرەتا زانیاریم پێ بدەیت، دواتر پرسیاری دیکە لە جەنابەت بکەم. سڵاو، طبعا لێگەڕان بەردەوام بووە ئەوڕۆ لە بەیانیەوە زووەوە تیمەکانمان، بەڵام تاوەکو ئێستا نەمان دۆزیوەتەوە. بەڵێ باشە، هۆکاری ڕووداوی خنکان لە چەم و ڕووبارەکان بۆچی ئەگەڕێتەوە کە گەشتیاران زۆر جار ڕوبەڕووی ئەبنەوە نەشارەزاییە لە شوێنە گەشتیاریەکان یاخود پابەند نەبوونی گەشتیارانە بە ڕێنمایەکان؟ طبعا سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ڕووبار و چەمێکی زۆری هەیە. هەڵکەوتەی جوغرافی ئەو ڕووبارانە جیاوازن لەگەر مەلەوانیکردن لە شوێنێکی داخرا و بنمونە مەلەوانگەیەک. ئەو خەڵکانەی کە دێنێت سەر ئەو چەم و ڕووبارانە ئەو خەڵکانەی کە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانن ئەوانە شارەزای ڕووبارەکانن، بەڵام ئەوانەی کە لە دەرەوەی ئیدارەی سربەخۆی سۆران دێن ناشارەزاییان و ئەکات تووشی دووچاری حالەتی خنکان ببن و بەشێکیشیان مەلەوانی نازانن، یعنی ئەوە شۆکارێکە لە خنکان. باشە، کاتە ڕێنمایی و زانیاریتان لەو شوێنانە بڵاو کردوتەوە کە بۆ مەلەوانی مەترسیدارن؟ طبعا ئەمە لە زۆربەی شوێنەکان تابلۆمان داناوە، تابلۆماندانەوە ئاگاداری خەڵکمان کردەوە کە مەلەوانیکردن لەو شوێنانە قەدەغەیە، بەڵام خەڵک پابەندی ڕێنمایەکان نابێت. تەنانەت دوێنێ تیمی مەلەوانیمە لەو شوێنە وجودی هەبووە، 5 دقە ئەو شوێنەی بەجێهێشتووە ئەو حالەتە دروست بووە. یعنی هەندێک جارەمە لەگەر هاوڵاتیان تیمەکانمان دووساری کێشەش دەبنەوە کە ما ڕێنماییانەکەین دوورکەونەوە لەو شوێنانە. باشە، بەڕێز یونس، دوێنێ پامنێری ئێمە ئاماژەی بۆدا هەر لەو شوێنەی کە ئەو ڕووداوە ڕوویداوە تابلۆش دانراوە کە ئەوێ شوێنی مەلەکردن نیە. ئایا ئەمە دروستە؟ ینی لە هەمان شوێن کە مەترسیداریشە تابلۆ دانرێت، بەڵام گەشتیاران هێشتا ئەو ڕێنمایانە ناگرنە بەرچاو؟ بەڵێ بە تەکید تابلۆ دانرایە، جگەر لە تابلۆ تیمی مەوجودیشیان هەیە، ینی بە بەردەوام تیمی مەلەوانیمە ڕێنمایی هاوڵاتیانەکە کە دێنە سەر ڕووبار و تەنانەت ساڵی ڕابردوو هەر لەو مووقعە نزیکەی 6 بۆ 7 کەس لە خنکانی محقق ڕزگاریان کردن. یعنی ئەگەر تیمەکانی مە لەوێ نەبووان 6 هەتا 7 کەسی دیکەش دووچاری خنکان ئەبوون و هەر بزەبت لە کانیماران و خوار کانیمارانیشە. باشە، بەڕێز یونس، جەنابەت ئاماژەت بەوەدا کە هێشتا گەڕان بەردەوامە، هۆکار چییە کە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە؟ ئاوەکە لێڵە یاخود ئاوەکە قوڵە، یان گومانی ئەوە کرێت کە تەرمەکە ئاو زیاتر بردبێتی؟ طبعا لەو حالەتانە ساردی ئاو دەور ئەبینی، بە تایبەت ئەگەر جەنازەکە کەتە ژێر ئاوەوە تاوەکو ئەو جەنازەیە تووشی تەعەفون نەبی سەر ئاو ناکەویتەوە، ئەوەش چەند ئاو ساربی تەخیرتر سەر ئەکەویتەوە، یاخود ڕۆیشتنەمە تەوەقع ناکەین زۆر ڕۆیشتبی، بە ئەکیدی لە ڕۆژانی داهاتوو تەرمەکە دەدۆزینەوە. بەڵێ، بازانیاری سەبارەت بۆ لە جەنابەت وەربگرین کە ئەم ساڵ چەند کەس لە چەم و ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران خنکاون و چەند کەسیش تاوەکو ئێستا ڕزگار کراون؟ ئەو ساڵە تەنها 3 کەس خنکاوە، حالەتی ڕزگارکردنمان نەبووە لە ڕووبارەکان. باشە، ئەی تیمەکانی بەرگری شارستانی بە چ شێوەیەک لەوێ شەفتیان هەیە و دەوام ئەکەن؟ واتەمە بەسمێ بە 24 کاتژمێر لەوێن بە بەردەوام لەو شوێنانە چاودێری ڕووبارەکان دەکەن؟ طبعا
هەروەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئیدارەی سربەخۆی سۆران سنوورێکی ڕووباری زۆری هەیە، یعنی ئەمە وەکو بەڕێوەبەراتی ناتوانین لە کۆی ڕووبارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تیمماندا بنین. ئەگەر کۆی میلاچ خۆشماندا بنین ناتوانین تەختی هەموو ڕووبارەکان بکەین. بەڵام ئەوەی گرنگە ئێمە تیمێکمان لەناو گەلی عەلیبەگ هەیە، ئەو تیمە بە 24 سعات لەوەیە حزوریان هەیە و بە بەردەوام لەسەر لەو مووقعانەنە کە خەڵک سەرداریان ئەکات و خەڵک لێ نزیکە بیتەوە و بە بەردەوامی ڕێنمایی خەڵکی شەکرێت. بەڵێ دەمەوێت وەکو دواپرسیار ئاماژەیەومان بۆ بکەیت کە زۆرترین ڕووداوەکانی خنکان لە چ کاتێک و لە چ شوێنێکە ئەنجام ڕوو ئەدات؟ واللهی دائیمان خنکان لە وەرزی گەرما لە دەستپێکی وەرزی گەرماوە تاوەکو هاوین تەواو دەبیت و لە هەموو شوێنەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە زۆربەی ڕووبارەکانیش خنکان هەبووە، بەڵام گەلی زۆرترین خنکانی لێ بووە و لە هەر بۆی ئەوەش بووە کە ئەمە وامان کردووە کە تیمێکمان بە بەردەوام لەبێ تەواجودی هەبیت و بە بەردەوامی ڕێنمایی و ئاگاداری ڕووبارەکە بیت. بەڵێ سپاس بۆ یونس قادر بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لەگەڵمان بوویت.